یاریزانێکی کوردی شاری سلێمانی مێژوویەکی گەورەی لەسەر ئاستی تۆپی دەستی عێراق کرد بە ناوی خۆی و توانی بێتە گۆڵکاری خولەکە. ئەمە سەرەڕای بوونی چەندین یاریزانی پیشەگەر و ئاسبەرز لە نێو خولی تۆپی دەستی نایابیانەکانی عێراقدا. سەهەند ئەشرەف گەنجێکی شاری سلێمانیە. لە گەڕەکی چوارباخ خولیای سەهەند گۆڕا بۆ یاری تۆپی دەست، بەڵام چ گۆڕانێک کە بتوانێت داهاتوویەکی گەش بۆم کوڕەگەنجەی شار دەستەبەر بکات. لە وەرزی ئەم ساڵی خولی ناوی تۆپی دەستی یانەکانی عێراق سەهەند بەشداریی کارای هەبوو، توانیشی ڕیکۆردێکی مێژووی بکات بە ناوی خۆیەوە کەویش بوون بە گۆڵکاری خولی ناوی یانەکانی عێراق بە تۆپی دەست. سەرتا بە خێراتتانەکەم من لە ساڵی 2016 لە گەڕێکی چوارباخ لە نادی سلێمانی دەستم بە یاری تۆپی دەست کرد لە ڕێگەی مامۆستا ئاوات و کاکامەران و کاپتن کەمالۆ کە زۆر پاڵپشتم بوون تا ئێستا وردەوردە بەرەو پێش چوین و تا منتەخەب ناشین. دواتر لە ساڵی 2018 یەکەم یاریم کرد لە دەوری عێراقا بۆ ممتاز هەر بۆ یانی سلێمانی لە ساڵی 2019 و تا 2021 و بەردەوامی ئەم ساڵی سپاس بخوا ساڵ بە ساڵ ئاسمان بەرەو باشتر ڕۆشتوونیمان ببین بە ئەدافی دەوری عێراق ساڵی 2021. سەهەند جگەلەوەی ئەم ناوازەیی هەیە لە یاری تۆپی دەستدا لە هەمان کاتدا خوێندکاری پەیمانگای وەرشی سلێمانی ناحوکمیە. وەک باسیش دەکرێت لە نێو پەیمانگاشدا سەهەند لەگەڵ هەموو جۆرەکانی تردا بە شێوازێکی بەرچاو خۆی گونجاندووە و دەتوانێت ئاستی پێویستی خۆی لەگەڵ تەواوی وەرزشەکاندا پێشکەش بکات. پاژەم دەستکەوتەی دەستەبەری کرد. سەهەند باز لەوە دەکات کە ئامانجی ئەو گەیشتنە بە ڕیزی هەڵبژاردەی عێراق و هەروەها گەر خوێندنەکەشی ڕێگەی بدات لە داهاتوودا بەرەو گەورەتر و گەورەتر هەنگاو هەڵگرێت و ناوی بێتە یەکێک لە ناوە دیارەکانی یاری تۆپی دەست لەسەر ئاستی عێراق. سپاس بخوا تا ئێستا هەنگاوەکەمان بەرەو باشی ڕۆشتووە. ئینشەڵڵا تەنها ساڵێکشمان ماوە لە مەحەد بە بۆنەی ئەو بۆ ئیجنا توانیمانە لەگە فیرقەکە یاریکە ئین فیرقە زۆر هەبوو و بگرە ئاستی باشتر بۆ لە یانی سلێمانی. ڕاستە یانی سلێمانی باشە بەڵام باشتر هەبووە، بەڵام لەبەر ببوونەی مەحەد و شەهادەوە تەخیرم کرد. سپاس بخوا ئەم ساڵیش ئاستێکی باشمان هەبوو. ئینشەڵڵا لە ساڵی داهاتوو بە تەمای منتەخەب و منتەخەب وەتانی و ئینشەڵڵا بەرزکردنەوەی شەهادە و چوونە فیرقەی باشتر ئینشەڵڵا. و سەهەند ئەشرەف کە گۆڵکەری تۆپی دەستی عێراق بووە، تەمەناکەم هەموو یاریزانێکی کورد لەو ئاسەدا بەرەو پێشەوە بڕوات. هیچێک و سەهەند ئەشرەف کە ئیسا بۆ بە گۆڵکەر هەروە نەبوو بە گۆڵکە خۆی لا کردووە، خۆی ماندوو کردووە لە تەمرینە مستەمر تەمرینی کردووە، مستەمر حەجی کردووە کە بەرەو پێشەوە بڕوە. سەهەند ئەم وەرزە لەگەڵ تیپی تۆپی دەستی یانەی سلێمانی لە کۆی ئەنجامدانی 21 یاری توانی 161 گۆڵ تۆمار بکە و بە فەرمیش بووە گۆڵکاری خولەکە. محەممەد ئیبراهیم، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.